هفکار من دیار کردار و برای اوفیس روداوی لواشنطن دی ورگرین دیار امریکا هاش وان شران هیا اینکو لسر کردان تینا کرن لاشرفی و شیخ مقصود بەڵە دڵدار بێگومان ئەمریکا ئاگداری ئەم ڕووداوانەیە کە لە حەلب لەو دووگەڕەکە کوردیە هەتا لە ڕووداوەکانی دیکەشکە لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان دەکرێن ئێمە وەکو ڕوودا و چەند جارێک پرسیارمانە ڕاستەی وەزارەتی دەرەوە کردووە پرسیارمانە ڕاستەی کۆشی سپی کردووە لە کۆنگرێسی ئەمریکاش ئەمڕۆکە من لە کۆنگرێسم لەگەڵ یەک دو سەناتۆریش قسەمان کردو لە دوانیشان بۆ ڕوودا و داوە و ئاگداری ئەم ڕووداون و خۆشت بینی کەمێک بەر لە ئێستا سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی پیرانی ئەمریکا سیناتۆر جیمس ڕویش کە ئەمە دیارترین کەسایەتیە بۆ پرسی سیاسەتی دەرەوە لە کۆنگرێسی ئەمریکا لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڕاگەندراوێکی دەرکرد لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس دەڵێت من داواکەم لە هێزەکانی سووریا دیموکرات و حکوومەتی سووریا ئەو گرژیانە کۆتایی پێبێنن دەست بەجێ شەڕەکە بوەستێت چونکە ئەمە خزمەت بە هیچ لایەکی سووری ناکات تەنیا خزمەت بە گروپە توندڕەوەکانی وەکو داعش و هەروە وڵاتیش وەکو ئێرانەکات بەمانەی ئەوە دێت کە بەڵێ ئەمریکا ئاگداری ئەو ڕووداوەیە کە لە ناوچەکەیە و وەزارەتی دەرەوە چەند جارێک بە ڕووداویان ڕاگەیاندووە ئەوان نیگەران لەو دۆخەی کە لە حەلب هەیە و داواکەن کە ئەو شەڕ و گرژیانە کۆتایی پێبێت و مەدەنیەکان نەکرێنە قوربانی و باسیشیان لەوە کردووە کە نەردەی تایبەتی دۆناڵد ترامپ بۆ سووریا تۆم باڕاک هەم لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات و لەگەڵ حکوومەتی سووریاش گفتوگۆ کات بۆی بتوانن ڕێکەوتنەکانیان جێبەجێ بکەنەوە ڕێکەوتنەکە لە دەی ئادار هەبووە و لەمان کاتدا ئەو گرژیانەشکانە نەمێنە بەڵێ بله دیار هیچ یعنی گفک هاتیه کرن یان جی پشگیریک جبوی آلیه کی جالی اداره دونالد ترامپ و لسوریه ونمونه تو زانی اسرائیل پشگیریه درزیان یک سر راگان جب علنی و نتوین یک گرتی دبیجن دوی ناوی پیکاتیان مافیان بیتا پارستن وک اداره ترامپ پشگیریه هیچ آلیه کی دیگه دنوا سوریه ده ئەوەی تاوەکو ئێستا بەرپرسانی ئەمریکا چ لە سراسی کۆشی سپی چ لە سراسی سەرۆکی ئەمریکا خۆتەزانی ئەمە ئەو پرسەمان لە خودی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش کردووە و ئەوان ئەڵێن ئێمە داواکەین حکوومەتێکی گشتگیر لە سووریا پێک بێت کە حکوومەتێک بێت مافی هەم پێکاتەکانی تێدا پازراو بێت مافی کورد مافی دروست مافی عەلەوی مافی کریستیانەکان ئەمە یەکەم خاڵی دووەم ئەوان بە هەموو شێوازێک ئەو توندتیژی و گرژیانە ڕەتەکەنەوە کە لەلایەن هەر گروپێکە کرێت بە تایبەتی ئەو توندتیژانێکە لەو دوایانە ڕوویاندا هەر لەوەی کە لە عەلەویەکانەوە دواتر ئەو ڕووداوانێکە لە ئاسخیە ڕوویاندا ئەوانەی کە دروستەکان و ئێستا شەوگەڕەکە کوردیانە کە چەند جارێک ئەم هێرشانە دووبارە بنەوە ئەمریکا ئەڵێ من نیگەرانی لەمە سەبارەت بەوەی کە ئایا پشگیری تەرەفێک کەن لە نێو سووریا ئەوەی کە ڕوون و ئاشکرای ئەمریکا پشتیوانی لە هێزەکانی سووریا دیموکراتەکە بەڵام سەبارەت بە پرسی یەکگرتنەوە تێکەڵبوون و حکوومەتی نوێی سووریا ئەوان ئەڵێن ئێوە وەکو نیوەنگیر هاوکاری هەردوو لاکەین بۆی بتوانن بڕیار لەسەر داهاتوو خۆیان بدەن گفتوگۆکانیان سەرکەوتوو بن و چاوەڕێیەکەین ئەو ڕێکەوتنێکە لە دەی ئادار لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و کورد و دیمەشق کراوە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت بەڵام بەکو ئەوەی کە تاوەکو ئێستا بەگشتی ڕایانگەیان بێت پشگیری لایەکیان نەکردووە بڵێم لە بەرامبەر لاکەی دیکە یان گوشارە لاکەی دیکە بکەن ئەوەی کە ئەمریکا خۆی ئەڵێت ئەڵێ ئێمە دەمانێت حکوومەتێکی گشتگیر بێت و ڕێگا دەین سووریەکان خۆیان بڕیار بدەن لەبارەی داهاتوو خۆیان و بێگومان گوشاریش هەیە کە لەسەر هەردووکلا هەم لەسەر ڕێڤەراتی خۆسەر و هەم لەسەر دیمەشقیش بۆی بتوانن ئەو ڕێکەوتنێ لە دەی ئادار کردویانە جێبەجێ بکەن و بتوان هێزەکانی سووریای دیموکرات و سوپای نوێی سووریا یەک بگرن چۆنێتی یەکگرتنەکان جێشتە بۆ گفتوگۆکان نێوان ئەو دوولایانە ئەوان پێیان وایە تاوەکو زووتر ئەم پرۆسانە و ڕێکەوتنی دەی ئادار جێبەجێ بکرێت ئەمە لە خزمەتی کووردا لە خزمەتی سووریەکانە و ئەو ناسەقامگیریەکە لە سووریا هەیە زووتر کۆتایی پێدێت بەڵام تاوەکو ئێستا بەڕوونی و بە دیاریکراوی نەیان گوتووە ئێمە لە نێوان کورد و دیمەشق لایەک هەڵە بژێنی لاکەی دیکە فەرامۆشەکەین ئەوەی پەیوەندیدارە بە دیمەشق ئەڵێن ئێمە دەرفەتێک بە حکوومەتی سووریا دەین ناڵێن ئێمە پشتیوانیەکەین ناڵێن 100% پشتیوانیەکەین ئەڵێن ئێمە دەرفەتێک بۆ حکوومەتە ئادەین و سەری ڕەفتارەکانی حکوومەتەکە ئەکەین نەقسەکانی و پێمان وایە سووریەکان شایانی ئەوەن کە وڵاتێکی خۆشگوزەران و وڵاتێکی باشتریان هەبێت ئەبێ حکوومەتی سووریاش حکوومەتێکی گشتگیر بێت هەموو لایەنەکان هەموو پێکاتەکان تێیدا بەشدار بوون و خۆیان تێدا ببینەوە.